شكرا جزيلا وألف شكر على ثقتكم الغالية التي أثقلتم بها. ساڵی 2023 دوایەوەی ئەمریکا و هاوپەیمانانی توانیان کۆتایی بە دەسەڵاتی ڕژێمی بەعسی لە ناوچوو بێنن لە عێراق. ئەنجومەنێکی کاتی پێگەێنرا بۆ بەڕێوەبردنی عێراق. ئەو ئەنجومەنە بۆ نزیکەی 2 ساڵ کارەکانی بەردەوام بوو تا لە ساڵی 2005دا ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێگەێنرا و لە ڕۆژی 6 چواری 2005 سەرۆک مام جەلال وەک سەرۆکۆماری عێراق هەڵبژێدرا و ئەوە بۆ یەکەمین جار بوو لە مێژووی عێراقدا کوردێک ببێت بە سەرۆکۆمار، ئەمەش دەستکەوتێکی گەورە بوو بۆ گەلی کورد. سەرۆک مام جەلال ڕۆڵێکی بەرچاوی جێڕا لە بەڕێوەبردنی عێراق و ناساندنی کورد بە هەموو جیهان، چونکە هەڵبژاردننی سەرۆکۆمار کە کورد بێت وەک خەون وابوو. هەر بۆیە ئەوەش وای کرد بەشێکی زۆر لە وڵاتانی جیهان گرنگی بۆ باسە بدەن. ئەوە جگەلەوەی سەرۆک مام جەلال ڕێزێکی تایبەتی هەیە لای سەرجەم سەرۆک وڵاتانی جیهان. هەرچەندە بەشێک لە شۆڤێنی عەرەبەکانی عێراق چاویان بە کورد هەڵنایە، بەڵام لەلایەن بەشێکی زۆری عێراقەکانەوە هەوڵەکانی بەرز دەنرخێنرا چونکە توانی بووی وەک چەترێک وابێ بۆ سەرجەم پێکاتەکان و کۆیان بکاتەوە. هەر بۆیە بە سەمامی ئەمانی عێراق ناودەبرا. ئەو ڕۆژە مێژووی بوو بۆ گەلی کورد، چونکە یەکەم جار بوو لە مێژووی حکومڕانی عێراقدا کوردێک وەک سەرۆکۆمار هەڵبژێدرا. هەر لەو ڕۆژەشدا جۆرج بۆش کە سەرۆکی ئەو کاتەی ئەمریکا بوو پیرۆزباییە و سەرکەوتنە گەورەی لە سەرۆک مام جەلال کرد. لەلایەکی تریشەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ جیاوازی ڕژانە سەر شەقامەکان و خۆشحاڵی خۆیان دەربڕی. هەروەها لەلایەن ژمارەیەکی زۆر لە سەرکردەوە و بەرپرسانی وڵاتانی عەرەبی و ئەوروپی و ژمارەیەکی زۆر بەرپرسان پیرۆزباییە و سەرکەوتنیان لە سەرۆک مام جەلال و لە گەلی کورد کرد. لە ساڵی 2010 دەنگدانی هاوڵاتیان لە سەرتاسەری عێراق بۆ ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوەچوو. دوای ئەو هەڵبژاردنە جارێکی تر سەرۆک مام جەلال وەک سەرۆکۆماری عێراق لەلایەن ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانەوە هەڵبژێدرایەوە و بۆ 4 ساڵی داهاتوو سەرۆک مام جەلال سەرۆکۆماری عێراق بوو. لە دوای 2 ساڵ و لە ڕۆژی 7 دوانزەی 2012 سەرۆک مام جەلال نەخۆش کەوت و ڕەوانەی دەرەوەی وڵات کرا. ماوەیەکی زۆر لە نەخۆشخانە مایەوە. لە ساڵی 2014 گەڕایەوە هەرێمی کوردستان و لە ناو ئاپۆڕایەکی جەماوەریدا پێشوازی لێکرا. دوایەوەی کە سەرۆک مام جەلال وەک سەرۆکۆماری عێراق هەڵبژێدرا، ئەو ئەرکەی سەرۆک مام جەلال زۆر قورس بوو، چونکە جیاوازی بیر و ڕا هەموو کات کێشەکانی ئاڵۆستر دەکرد. سەرۆک مام جەلال لە لای سەرکردە و تەنانەت کەسانی یاسایی لە عێراق خۆشەویست بوو، ڕێز لە دانایی و بڕیارە حەکیمانەکانی دەگیرا. هەروەها هەموو پێگاتەکانی عێراق هانایان بۆ دەبرد بۆ چارەسەرکردنی کێشەکان. سەرۆک مام جەلال تا ساڵی 2014 سەرۆکۆماری عێراق بوو. دوای ئەویش دکتۆر فواد مەعسووم بوو بە سەرۆکۆمار. دوورکەوتنەوەی کەسایەتی سەرۆک مام جەلال بەهۆی بارودۆخی تەندروستیەوە کاریگەریی گەورەی هەبوو لەسەر دروستبوونی ژمارەیەکی زۆر لەو کێشانی کە ئێستای عێراق پێوەی دەناڵێنێ. هەر کارێزمایی مام بوو وای کردووە کە جەنگی چاندارن و سەری بەناوبانجی تورکیا لە وتارێکدا لەسەر کاریگەری تاڵەبانی لەسەر سیاسەتی عێراق و ناوچەکە دەڵێ لەم تابلۆ تێکەڵ و ئاڵۆزی عێراقدا نەبوونی تاڵەبانی پیاوی دەگمەنی هاوسەنجەکان لە مەیدانەکەدا گرفتەکان بۆ هەموو وڵاتانە زیاتر دەکات کە بە دوای ئارامی و سەقامگیری ناوچەکەدا دەگەڕێن. پەیوەندەکانی عێراق و وڵاتانی ناوچەکە و جیهان شوێن دەست و سەنجی سەرۆک مام جەلالی بەڕوونی پێوە دیارە. سەرۆک مام بە هەمان جۆر کە دۆست و هاوپەیمان و هاوڕێی ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوایە بە ئامان چەشنیش جێگەی ڕێز و متمانەیە لە لای وڵاتانی ناوچەکە بە ئێران و تورکیا و سعودیەوە. لە دەرەوەی سنوورەکانی عێراقیش باوەی سەنجی خۆیەوە هەوڵی چارەسەرکردنی هەندێک کێشەی ناوچەکەشی داوە. یەکێک لەوانە کێشەی کوردە لە تورکیا کە لە دێر زەمانەوە و لە سەردەمی دەسەڵاتی تورکد ئۆزال سەرۆک مام جەلال لە ڕۆڵی کارای جێڕاوە. دوای ئازادکردنی عێراقیش بە ئەندامی ئەنجومەنی حکوم هەڵبژێدرا و لە مانگی نۆڤەمبەری 2023دا سەرۆکاتی ئەنجومەنی کرد و لەم ماوەیەدا کارامەی خۆی لە هەڵسوڕاندنی کاروباری حکوم نیشاندا. دواتر لە 6 نیسانی 2005 مام جەلال 227 دەنگی لە کۆی 248 دەنگی ئەندامانی کۆمەڵەی نیشتیمانی عێراقی بەدەستێنا بە هەڵبژاردنێکی ڕاستەوخۆ بە یەکەمین سەرۆکی هەڵبژێردراوی عێراق دیاریکرا. بەم جۆرە سەرۆک تاڵەبانی لە فراوانترین دەواازەکانەوە چوە ناو مێژووی کورد و هەروەها لە جوانترین دەواازەشەوە چوە ناو مێژووی عێراق و لە ناودارترین دەواازەشەوە چوە نێو مێژووی سیاسی و دیموکراسی جیهانەوە. مام جەلال لە ڕۆژی 3 تشرینی یەکەمی 2017
لە نەخۆشخانەیەکی بەرلینی ئەڵمانیا کۆچی دوایی کردو. ڕۆژی 6 مانگیش لە ئاپۆڕایەکی جەماوەریدا و بە ئامادەبوونی لێپرسراوانی باڵای هەرێم و عێراق و سەرۆک و نوێنرانی وڵاتان لە دەباشانی سلێمانی بە خاک سپێدرا.